بۆیە ئەم دەستگایە هەموو ئەو بیرۆکانە و عەقڵیەتەکان کۆ ئەکاتەوە. زانکۆ، حکوومەت، کەرتی تایبەت، ڕێکخراوی ناحکوومی، نوێنەرایەتی، چالاکوانەکان، خەڵکی تێکۆشەری ئەم دەڤەرە هەمووی کۆ ئەکاتەوە لەژێر چەترێک بۆ گەشەکردنێکی هاوسەنگ لە دەڤەرێکی تێکۆشەر و دەڤەرێکی شایستە. ئێرە مرکزێکە بێ هەم بۆ دیراسەکردن، هەم بۆ داڕشتنی سیاسەت، هەم بۆ چاودێریکردنی سیاسەتەکان، هەم بۆ پشتیوانیکردنی حکوومەتی هەرێم و حکوومەتی خۆجێیی. نمونەیەکی جیاوازە لە پێکەوە کارکردن لە بینی ئەو دامەزراوانەی کە باسم کردووە. زۆر نین ئەو لەو نمونانەی کە حکوومەت و کەرتی تایبەت و کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە ناحکوومیەکان و کەسانی تێکۆشەر و ژنان و کەسانی ئاینی پێکەوە کۆ ببنەوە بۆ دیراسەکردنی کێشەکان و داڕشتنی سیاسەت بۆ چارەسەرکردنیان. بۆیە هیوادارین ئەمە لێرە نەوەستێ و بەرنامەشمان ئەوەیە لێرە نەوەستین.